مەرزی پشتە یەکێکە لە 4 مەرزە لاوەکیەکەی سنووری پارێزگای سلێمانی لە نێوان عێراق و ئێراندا کە حکوومەتی عێراق نووسراوی ئاراستی ئێران کردووە بۆ ئەوەی بکرێن بە دەواازەی فەرمی لە نێوان هەردوو وڵاتدا. لە ئێستادا هەریەکە لە ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە لە هەوڵدان مەرزی پشتە وەک مەرجێکی نێودەوڵەتی نێوان عێراق و ئێران بە فەرمی بناسێنرێت و بۆ ئەوەش لیژنەیەک دروست کراوە کە ئامادەکاری دەکات بۆ چاکردنی شوێنی ئەو فەرمانگانەی کە بۆ هەر دەواازێکی نێودەوڵەتی پێویستن. ئێمە کە لە بیدات هاتین ئامێرمان زۆر کەم بوو، بەڵام وردە شارەوانیەکان لەگەڵ محافەزە لەگەڵ ئیدارەی گەرمیان ئەوانە تقریبا ئامێریان هێناوە، تقریبا ئیشەکەمان کەوتوتە سەر ڕێچکەی خۆی. ئێستا تقریبا ئەزانی ئیشەکانمان چۆنی ئەکەین، بەڵێ پێم وایە لە کاتاکەمان دیاریکن توانین ئیشەکانمان جێبەجێ بکەین. مەرزی پشتە دەکەوێتە سنووری ناحی بەمۆ لە پارێزگای هەڵەبجە. ئەرکی چاکردنی پرۆژەی بە فەرمیکردنی مەرزەکە لە ئەستۆی پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئەو بازرگانانەدایەکە کاڵاوشمەک لە ڕێگەی ئەم مەرزەوە بۆ ئێران هاوردە و هەناردە دەکەن. نوێنەری بازرگانەکانی مەرزی پشتا دەڵێ بەهۆی بەنێودەوڵەتیکردنی ئەم مەرزەوە کەرتی بازرگانی بە شێوەیەکی بەرچاو لە سنوورەکە گەشە دەکات و هۆکارێکیشە بۆ ڕەخساندنی هەلی کار و بەرزبوونەوەی داهاتی خەڵکی لە سنووری مەرزەکەدا. نێودەوڵەتی نیە خەڵک زۆر مستەفیدەتە، پێم وایە نێودەوڵەتی بێ زۆر خەڵک مستەفیدە بێتە تاکە مەرزەکە قۆڕخاریتیانە هەرچ کەسێک خەتی بە پارە نیە، هەرچ کەسێک بێوێ لەم مەرزایشکە فلتەری ئاسایش و نوێنەری سایەکانمانەیە بۆ فلتراتێ بڕ بێ خەتی هیچ مەرزێکی تری نەبێت توانێت لێرە ئیشکە. جگە لە مەرزی پشتە هەریەکە لە مەرزەلاوەکیەکانی تری سەیران بن و کێلێ و تەوێڵە لەلایەن حکوومەتی عێراقی و ڕەزامەندیان پێدراوە کە بکرێن بە دەواازەی فەرمی. هاوکات حکوومەتی عێراق نووسراوی ئاراستی حکوومەتی ئێران کردووە بۆ ئەوەی هەریەکە لەو مەرزانە لەلایەن ئەو وڵاتەشەوە بە فەرمی بناسێنرێن، بەڵام تا ئێستا ئێران وەڵامی نووسراوەکەی حکوومەتی عێراقی نەداوەتەوە. تەمان حکوومەتی ناوەند ڕازی بوو لەسەرکردنەوەی چێلە و سەیرانبەن و تەوێڵە و پشتە و ڕەزامەندی دراوە لەسەر ئەوەی کەەوە ئەوانە دەواازەی فەرمی بن، بەڵام پێویستمان بەوە بوو کە نووسراوی بکرێ بۆ کۆماری ئیسلامی ئێران، چونکە ناکرێت بەس ئێمە ڕازی بین وەکو حکوومەتی ناوەند، پێویستە کۆماری ئیسلامیش ڕازی بێ. نووسراوەکە کراوە ئێستا بۆ هەر چواری چێلە و سەیرانبەن و تەوێڵە و پشتە لە وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانەوە چاوەڕێی وەڵامین. حکوومەتی عێراق ماوەیەکی کورتی دیاری کردووە بۆ حکوومەتی هەرێم کا پێداویستیەکانی مەرزێکی فەرمی لە مەرزی پشتەدا تەواو بکات و با پێچەوانەشەوە بە یەکجاری مەرزەکە دادەخات. دواوادەش بۆ حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی مەرجەکانی حکوومەتی عێراق 24 ئابی ئەم ساڵە و نزیکەی 1 مانگ و نیوی ماوە. لە 12 حوزەیرانیشەوە پرۆژەکە لەلایەن ئیدارە خۆجێیەکانەوە چووەتە بواری جێبەجێکردنەوە و باچەڕی کار بۆ تەواوکردنی پرۆژەی بە فەرمیکردنی مەرزی پشتە دەکرێت بۆ ئەوەی لە کاتی دیاریکراودا پرۆژەکە تەواو بکرێت و مەرزەکە دانەخرێت. گەرمیان حەمەیپور NRT هەڵەبجە.